ئەمڕۆ وەکو ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان بە دروشمی پەروەردەکردنی نەوەیەک بۆ ئایندەی نەتەوەیەک هەستاین بە ئەنجامدانی فیستیڤاڵی تاجی زێڕین بۆ نزیکەی 3000 خوشکی باڵاپۆش. تەبێ ئەم فیستیڤاڵە لەژێر پرۆژەی تاجی زێڕینایە کە پرۆژەیەکی استراتیژی ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستانە هەر ساڵ لە پارێزگایەک ئەنجامەدرێت. یەکێک لە چالاکیەکانی پرۆژەی تاجی زێڕین بریتە لە فیستیڤاڵی تاجی زێڕین کە پێکهاتووە لە ڕێزگرتن و ڕێزلێنان لە بڕیار و ئەمرێک کە خوای گەورە لەسەر خوشکانی باڵاپۆشی واجب کردووە. 3534 کەس ناویان نووسیوە بۆ فیستیڤاڵەکە، بەڵام بەهۆی نەبوونی شوێنەوە تەنها نزیکەی 3000 کەس ئەمڕۆ لە هۆڵەکە ئامادە بوون. لە پرۆژەی تاجی زێڕینە ئێمە سیمینارمان هەیە تایبەت بە بابەتی باڵاپۆشی و تایبەت بە بابەتی حیجاب، پانێڵمان هەیە بۆ نمونە کە ئەم ساڵ لە هەولێر بووە ئەو سیمینارە و پانێڵانەمان هەبوو بۆ بەشداروان یاخود بۆ کۆیە و سۆران و دەوروبەری هەولێریش هەتا لە پارێزگاکانی تریش بەدڵنیایەوە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیان لە ماوەی هەفتەیەکە ئێمە سیمیناراتمان هەیە، پانێڵمان هەیە و کۆرمان هەیە تایبەت بۆ بابەتە و بە بابەتی باڵاپۆشی. بە خۆشحاڵیەوە خۆشم یەکێکم لەم بەشدار بووانە. ساڵانێکی زۆرە پێم خۆشە بەشداری بکەم بەڵام دەرفەت نەبووە. ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم کەواتوانیم لەم فیستیڤاڵە پرشکۆیە پڕبەهایە بەشداری بکەم. بەڕاستی ئەم جۆرە فیستیڤاڵانە زۆر گرینگە، هانی خانمان دەدا بۆ ئەوی کەوا زیاتر و زیاتر بتوانن دڵخۆش بن بە باڵاپۆشی و هانیان دەدا زیاتر کەوا باڵاپۆشی بکەن. بەڕاستی مە هەندێک و پاڵنەرێکی باشە بۆ خوشکانمان کە دەبینن کۆمەڵە خوشکی جوان کەوا دەبن بە باڵاپۆش، کۆمەڵە خانمی جوان کەوا جرکێکی زۆر جوانی شەرعی لەبەردەکەن. ئەمە جێگای دڵخۆشیەوە بۆ ئێمەش کە ئەم جۆرە جلانە دەپۆشین. هەست دەکەین بەڕاستی ینی لەلایەنی دینی ئیسلامەوە کە خوای گەورە فەرمانی پێکردوین لەسەر چاومانی دادن و لەلایەنێکی دریشەوە هەست دەکەین کەوا پارێزراوین و چاوێکی ئێزگار زۆرمان لەسەر نییە. بەڕاستی خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەوڕۆکە تازی پرشکۆم لەسەر کردووە. داواکارم لە خانمانیش بەشداری ئەم جۆرە فیستیڤاڵانە بکەن، بەڕاستی زۆر گرینگە. لەبەرەوەی ئەمە زیاتر ئەها ئەبدێتبوونەوەیەکی ڕوحە دووبارە نوێ دەبێتەوە. ئێمە پێویستیمان بەم جۆرە فیستیڤاڵانەیە بۆ ئەوەی زیاتر و زیاتر هانمان بدا لەسەر باڵاپۆشی بەردەوام بین ئینشاءالله. من کە بەشداربوویەکی ئەم فیستیڤاڵم کە تاجی زێڕینە، بەڕاستی زۆر فیستیڤاڵێکی پرۆفیشناڵ و باشە بۆ ئێمەی خانمان و باڵاپۆشی فەرمانی خوای گەورەیە و وەکو نوێش فەرزە لەسەرمان کە خوای گەورە دەفەرمێت ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە کچان و ژنانی ئیمانداران بڵێ باڵاپۆش بن، بەجددی بە باڵاپۆشیەوە سەلامەت و پارێزرا و دیار دەکەوین لە هەموو شوێنێکدا. و گرنگی ئەم فیستیڤاڵش زۆر باشە بۆ ئێمەی خانمان. باڵاپۆشی یەکێکە لە فەرمانە خواییەکان کە پێشکەش کراوە و بە خەڵات پێشکەش بە خانمان کراوە تا لە ڕێگەی بەجێهێنانی ئەو ئەرکە و ئەو فەرمانە باڵاپۆشیە دوو ئیسفادە و دوو سود بەدەست بگەێنن. یەکێکیان سوودی دنیاییە، بێگومان باڵاپۆشی کۆمەڵێک سوودی دنیایی زۆر تەواوی هەیە لە بۆ خانمان و هەروەها سوودێکی کەی قیامەتیە یا پاداشتێکی دیکەی قیامەتێکە ئینشاءالله هەمومان بەو هیوایەن پاداشتە قیامەتیەکەی باڵاپۆشیمان بەدەست بێنین. باڵاپۆشی لە دنیادا زۆر سوودی هەیە لە بۆ خانمان، وەکو چەکێکی خانمان وایە ناسکی و میهرەبانی و شەفەقەتی خانمان دەپارێزێ. وا دەکات ئێمە هەر کاتێک شتێکی گرانبەهامان هەیە و هەر کاتێک شتێکی ناسک و جوانمان هەیە ئەو شتە ناسک و جوانە پارێزراو دەکەین و هەوڵ دەدەین لە شوێنی زۆر باش ئەو شتە بەهادارە یا ئەو شتە ناسکەمان بپارێزین. باڵاپۆشی ئەو پارێزراوەیە کەوا دەکات خانمان بە سەربەرزی بە ئازادی بڕۆنە هەر شوێنێک بە هەر شێوازێک دەیانەوێت ئیش بکەن، بە هەر شێوازێک دەیانەوێت ئیش بکەن و بیانەوێت بڕۆنە هەر جێگەیەک ئەو باڵاپۆشیە ڕێک پارێزەری ئەوانە، ڕێک تاجی سەریانە، ڕێک یارمەتی دەریانە.